من یەک دانیشتومە لە بینی دوو کتێب و کتێبخانەیەکە قورئان ئەخوێنم گەرێ تووشی چ تاوانێ بێ، یان کەسێک بە بەردەوام لە مزگەوتە و هاتشۆی مزگەوتەکە گەرێ تووشی چ تاوانێک بێ، کەسێکەوە ها پەچەی کردووە و لە ماڵایە خۆی نایەتە دەرەوە یاخود پیاوەکەی نایڵێ بێتە دەرەوە گەرێ تووشی چ تاوانێ بێ. ئافرین بۆ ئەو خوشکەی کە لە زانکۆ خوێنێ کە مامۆستای زانکۆی، ئافرین بۆ ئەو برایی کە لە ناو کۆلێژێکە پڕە لە ئافرەتی نەوع و نەوع لە هەموو قەومەکان چاوی خۆی ئەگرێتەوە لە پێناو ئەڵڵا، کاتێک کە کەسابەت ئەکا هاوڕێکەی خەریک ڕیبا خواردنە ئەم لە پێناو ئەڵڵا نایشی خوا و نەسیحەتیشی ئەکا، خەڵکی لەگەڵ یا ئیش ئەکەن بە بەردەوام ئەڵڵایان بیر ئەخاتەوە. ئەوە گرنگی عیبادەتە. ئەڵڵا لەگەڵ تەقوادارانایە. چ تەقوادارێک ئیتەقی الله حەیثوما كنت، لە هەر شوێنێ بووی لە ئەڵڵا بترسە. ئەو کاتە ئینسان تحقیقی عبودیەت ئەکا بەو عبودیەتەی کە ئەڵڵا لەسەری فەرز کردووە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برایان و خوشکانم لە هەر شوێنێکن داواکارم لە الله سبحانه وتعالى هەموو لایەکتان عاقبەت خێر بکا و ئێمە و ئێوە لە بەهەشتی پان و بەرینا جێ بکاتەوە. خاڵێکی زۆر گرنگ کە لەم گەشتە لەگەڵ ئەم چەند برایانەیە هاتین، ئەو فەرمودەیەم بیرکەوتەوە کە پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێ اتق الله حيثما كنت وأتبع السيئة الحسنة تمحوها. ئینسانی مسلمان لە هەر شوێنێک بێ واجبە لەسەری لە ئەڵڵا بترسێ سبحانه وتعالى. ڕەنگە لای من لای تۆ وا دەرکەوێت کە پەروەردگارە فەرمێ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون، ئێمە جنۆکە و ئینسانمان دروست کردووە بەس بۆ عیبادەت. تۆ وا بزانی ڕەنگە عیبادەت تەنها لە ڕیشەکەی من و لە شەرواڵەکەم و لە هاتشۆی مزگەوتەکەمایە، نەخێر. گەورەترین جۆری عیبادەت ئەوەیە اتقی الله حیثما كنت، لە هەر شوێنێک بووی لە ئەڵڵا بترسە. من پێم وایە ئینسانی مسلمان بەچیا ئیمانی دەرەکەوێت. بنمونە بۆ ئەو کەسانی کە زۆرترین بەریەکەوتیانێ لەگە خەڵکی خراپەکارە، سەفەری وڵاتانیان زۆرە، ئیش و کار و کەسابەت و خەریک بزنسکردنن، خەریکی کۆمەڵەشتانێکن کەوەها بەرەو خراپەیانەبا، لە ناو تەیارەیە لە ناو سەیارەیە، ئەمسەر و ئەوسەری کۆمەڵێ شوێن ئەکەن لە نەزەرەوە، لە حرام خواردنەوە، لە ڕیباوە نزیکن، بەڵام لە پێناو ئەڵڵا نایکەن. ئەوە گرنگە. کاتێک کە من دەسم بە دەستنوێژە و ڕیشم هەیە و خەڵکی ناتوانێ بێتە پێشەوە پرسیاریشم لێ بکە، ئەڵێ ڕەنگە ئەم پیاوە هاوڕێی من نەبێ، مەرحەبایی نەکەم، بەڵام من یەک دانیشتومە لە بینی دوو کتێب و کتێبخانەیەکە قورئان ئەخوێنم گەرێ تووشی چ تاوانێ بێم، یان کەسێک بە بەردەوام لە مزگەوتە و هاتشۆی مزگەوتەکە گەرێ تووشی چ تاوانێک بێ، کەسێکەوە ها پەچەی کردووە و لە ماڵایە خۆی نایەتە دەرەوە یاخود پیاوەکەی نایڵێ بێتە دەرەوە گەرێ تووشی چ تاوانێ بێ. ئافرین بۆ ئەو خوشکەی کە لە زانکۆ خوێنێ کە مامۆستای زانکۆی، ئافرین بۆ ئەو برایی کە لە ناو کۆلێژێکە پڕە لە ئافرەتی نەوع و نەوع لە هەموو قەومەکان چاوی خۆی ئەگرێتەوە لە پێناو ئەڵڵا، کاتێک کە کەسابەت ئەکا هاوڕێکەی خەریک ڕیبا خواردنە ئەم لە پێناو ئەڵڵا نایشی خوا و نەسیحەتیشی ئەکا، خەڵکی لەگەڵ یا ئیش ئەکەن بە بەردەوام ئەڵڵایان بیر ئەخاتەوە. ئەوە گرنگی عیبادەتە. وە پەروەردگاریش بە بەردەوام لەگەڵ ئەم جۆرە خەڵکانەیە بە نەسی ئاەت إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. ئەڵڵا لەگەڵ تەقوادارانایە. چ تەقوادارێک اتقی الله حيثما كنت، لە هەر شوێنێ بووی لە ئەڵڵا بترسە. ئەو کاتە ئینسان تحقیقی عبودیەت ئەکا بەو عبودیەتەی کە ئەڵڵا لەسەری فەرز کردووە. بۆیە بەڕێزان هیچ کاتێ لە خۆت گلەی مەکە. ئینسانی مسلمان کاتێک کە تاوان ئەکا هیچ کاتێ نابێت لە ئەڵڵا مەعیوز بێ، بەوەی کە ئەڵڵا سبحانه وتعالى فێرمانی کردووە لە سەرزاری پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم اتق الله حيثما كنت وأتبع السيئة الحسنة تمحوها. لە دوای هەموو تاوانێک ئیستیغفار بکە، داوای لێخۆشبوون لە ئەڵڵا بکە، چکەم شەیطان فێڵی لە تو کردووە با تاوانێک لێ نەکاتە دوو لێ نەکاتە سێت لێ نەکاتە چوار. لە کاتێکە وەکو زانانی سەلەفە فەرمون خەڵکی چاکەکار کە تاوانێکەکە وا ئەزانێ شاخێکە ڕوخێتە سەریا، بەڵام خراپەکار وا ئەزانێ مێشێک بەلای لوتیا ئەڕوا. با لەو کەسانە نەبی، بۆیە نازانی لە چی کاتێکا مردن تێ. بۆیە پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێ ئەڵڵا سونەتەکەی وایە لو لم تذنبوا لذهب الله بكم. ئەگەر تاوان نەکەن ئەڵڵا هەمووتانە سڕێتەوە. بۆیە کاتی ئێمە تاوان ئەەکەین عیبادەتی ئێمە لەوا دەرەکەوێ بەردەوام داوای لێخۆشبوون لە ئەڵڵا بکەین. داواکەم لە ئەڵڵا سبحانه وتعالى هەم وامان لێ بکات لە هەر شوێنێ بووین لێی بترسین و وامان لێ بکات هەر کاتێ تاوانمان کرد ڕوومان بێ وەکو بەندەیەکی چارە ڕەش بگەڕێنەوە بۆ لای ئەڵڵا بۆ ئەوی سەفەحاتی تاوانەکانمان سپیکاتەوە. داواکەم لە ئەڵڵا سبحانه وتعالى ئێمە و ئێوە عاقبەت خێرکە. هەر کەسێک ئەم ڤیدیۆی بینی لە دوعای خێر بێ بەشمان نەکە، پەروەردگار لە بەهەشتی پان و بەری ناجێمان کاتەوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.